آیا ئەمە کۆتایی شیباینووە بەڕێزانم؟ کە لە ماوەکانی ڕابردوودا بەڕێزانم شیبا متمانەی خۆی لەناو کۆمونیتی خۆی لەدەستا چونکە هەلەکی زۆر گەورەی کرد کە لە ناوەڕاستی ڤیدیۆەکە پێتان نادەم کە هەلەکە چی بوو و ئەم ڕۆژ دەمەوێ دیسانەوە سەیرێکی مارکێتی بیتکۆین و بە تایبەتی چەند میمکۆینی تر بکەین کە ئایا زیاتر بەرە و نزمبوونەوە دێن یاخود بەرز دەبنەوە. هەموو ئەم بابەتانە بەڕێزانم بینەریان ڤیدیۆی بن بوو ئەوەی بووەوە ڕوون بکەمەوە. سلااو خۆشەویستانم، سلااو کریپتۆچیەکان، هیوام کە لە هەر شوێنێکی لەو دنیای بن ساخ و سەلامەت و تەندروست بن. دیسانەوە منی هاتمەوە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر کە من هەموو ڕۆژانی شەممە دووشەمە چوارشەمە و هەینی ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارەنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنێلە ئاپلۆد یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زانەرەیەوە لەبارەی کریپتۆکارەنسی ببەمە سەرەوە، هەروەها ئێوە بتوانن لە ڕێی ئەم چەنێلەوە بێ بەرامبەر دراوی ئەلکترۆنی دولاری ئەمریکی بەدەست بهێنن. گەر حەستان لەم جورە ڤیدیۆانەیە و بۆ ئەوەی ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەن دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵای تەنیشتش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆ یەک ئاپلۆد ئەکەم یاخود پەخشەکەم یوتوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆەکەم ببینن. بەڕێزانم لە پاشەوەی کە شیبا ئینو هەر وەکو بێبی دۆچکۆین کە لە ماوەی ڕابردووتان بینی لە پاش دانانی سواپی خۆی کە بەرزبوونەوەیەکی بەرچاومان بوو دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین بینی و زۆر کەس لە ڕێی بێبی دۆچکۆینەوە بەڕاستی لە ماوەی دووسێ مانگی ڕابردوودا قازانجێکی باشیان کرد. شیبا ئینو وەکو بێبی دۆچکۆین قەوڵوا بوو کە سواپی خۆی دابنێ کە بە ناوی شیبا ڕێوم بوو، بەڵام هەلێکی زۆر گەورەی کرد شیبا کە داتاکانی دراوێکی تری کۆپی کرد بوو و لەسەر ئەکسچێنجی خۆی پیادە کرد بوو کە لە کۆتاییدا ناوی ئەو ئەکسچێنجەی لەبیر کرد بوو کە ڕەش بکاتەوە، واتە چۆن تۆ دەچیت لە زانکۆیەک دەخوێنیت و بەیانی ئیمتحانت هەیە، بەڵام لە کاتی ئیمتحانەکەت یاخود لە کاتی ئیمتحانەکە تۆ دەچیت و ئەو وەرەقەی کە هاوڕێت وە یاخود لە تەنشتی تو دانیشتووە ئەوەی بە مامۆساکەت ئەدەی بە ئۆستازەکەت ئەدەی کە دواتر ناوی خۆت بوون من ناوم نیهادە وەرەقەکە ئەو وەرەقەی کە بە مامۆسای ئەدەم کە جوابی ئیمتحانەکان تێدایە بە ناوی سوزانی یاخود ببوونن یاخود بە ناوی محەممەد یاخود هەر ناوێکی تر من بە مامۆسا ئەدەم کەەوە دەبێتە چی کە ئەمە دەبێتە چی هاوڕان کە دەبێتە قوپی، واتە من وەرەقەی هاوڕێ خوم کە ئیمتحانی دایتەوە بە ناوی ئەو کە ئەو وەرەقەی منی پڕ کردیتەوە واتە قوپیم کردووە بە ناوی ئەو کەسە وەرەقەی ئیمتحانی خۆم بە ئۆستازەکە یەدەمەوە و دواتر ئەزانی کەمە قوپیم کردووە. ئەمە نمونەیەک بوو کە بۆ ئێوەم هێناوە کە بۆ ئێوەم هێنەوە بەڕێزانم، بەڵام شیبا ڕێومیش شیبا ئینۆ ئەو شتەی کرد کە بووە سەبەبی ئەوەی کە بەڕاستی نرخەکەی بەم شێوەیە بەرە و نزمبوونەوە بێت و متمانەی خۆی لەناو کۆمونیتی یاخود هۆڵدێرەکانی خۆی لەدەستا. بە ئەم ڕۆژهاوڕان سەیری بازارە کریپتۆ بکەین کە هەروەکو دەبینم بێبی دۆچکۆین کە هەروەکو گوتم بەڕێزانم بوو شیبا ئینو من نازانم لەوانەیە زیاتر دابەزێ یاخود کەمێک بەرزبوونەوەی بەخۆوە ببێنێ، بەڵام زیاتر دابەزینی و شیبا ئینۆوە بینم، بەڵام ئێستاش باشترین کاتە بوو کڕێنی شیبا ئینۆ و هەروەکو بێبی دۆچکۆینی شەبن کە لە ئێستادا 8/0/21 معاملەی پێکرێ کە هەروەکو پێتان ئەڵێم هاوڕان لە هەموو ڤیدیۆکان مدیریەتی سەرمایە بکەن، کەمکەمە بکڕن. ئێستاکەن بوو نمونە شیبا ئینۆ 8/5/87 بوو، کەمێک بکڕن ئەگە بەرز بووە قازانجەکەن، ئەگەریش دابەز ئێوە دەتوانن زیاتر بکڕن. بە هەمان شێوە بوو بێبی دۆچکۆینیش مدیریەتی سەرمایەی زۆر گرینگە. بیتکۆینیش بەڕێزانم هەروەکو دەزانن کە بازاڕی بیتکۆینیش بەرەو نزمبوونەوە هاتووە، چونکە هەروەکو دەزانن کە بیتکۆین لە ماوەکانی ڕابردوودا لە 29,000 دلارەوە یەکسەرە داتا خوارێەوە داتەوە 27 بوو 26,000 دلار، بەڵام چەند ڕۆژێکەوە ماوەیەکە پێم وایە کە جێگیر بووە نرخی دراوی ئەلکترۆنی بیتکۆین کە تەسی لە هەموو میمکۆینەکان و ئالتکۆینەکانی ترەکە و لە ئێستادا تقریبای لە محدودیەتی 26
26 و 300 بو 26 و 500 و 600 و 700 و 800 مقاومه که نازانم براسیان بازار بیت کوین چی لیده بلان برای من ایواش کمک چاواره بکن بو اوی هر وکو گوتم که بازار بیت کوین براستی نرخ بیت کوین تحصیل همو دراوکانی الکترونی اکن و باشتره ایوا جاره ترکیز لسر میم کوین اکان بکن لکاتی داوازینا طبقه به طبقه بکرن مدیریتی سرمایه بکن بو اوی کاتی که بیت کوین براستی برز بو و ایما شاهدی ایوا شاهدی قازانجه کی باج من لگل برز بونوی بیت کوین و میم کوین اکان تریج برو برز بونو بچن بله برزانم امروش هاتم که خالی لاوازی شیباتان پیبلیم که بوچی به نسبت میم کوین اکانی تر براستی شیبا اینو لهموان زیاتر برو نزم بونه و هاتوه که هر وکو گوتم لنوراست ویدیو که همون بوه و باس کرد بلان چاوری مانگی حو بو هجبن که بر رای خم او کاتی دبیتا برز بونوی بیت کوین اما تنها رای من هاوران بشکشم نچی دستروه بلا من بوی دستم لمانگی حو بو هشت ایما دیسانه و شاهدی برز بونوی دراو الکترونی اکان و بتایبتی دراوی الکترونی بیت کوین ببین بله هاوران هاتینا کوتایم ویدیویا حتی کو استا نمتوانی و جوابی کامنت کانی ولا یوتیوب بموه چوکا زور سرقالم و هر وکو گوتم که مالا وشنیم لسفرم هر کات مجالم هبو من بچوان جوابی ایوا ادموه ایتر هیچ نما هموتان بخوای گورس پیرم و یارو پناهی ایوا بیت خواتان لگل